کاک پاڤێل چۆنی؟ بەڵێ ناوم قادر نادرە. وارە تەیەک دوو قسە بکەین کاک پاڤێل؟ نازانم لە کوردستانی زۆرجار قسەم لەگەڵ دەکردی قەتەر ناکردی. نا ئەگەر وەختێک دابنەی وەختەشکە قسە لەگەڵ دەکەم. وەختەشکە قسە بکەین. کاک پاڤێل بە قوربان ئەمە دەمانە ڕاستە خۆ لەگەڵ تو قسە بکەین بەس با وەختێک دابنەی. با وەختێک دابنەی. سلامەتی کێ جەنابەت عەفو؟ ئەمە ناوم توانە کەریمە دکتۆر. بەڵێ؟ ناوم توانە کەریمە. وەڵا یەک دوو پرسیارمان هەیە ئەگەر جوابمان دێ سوپاس دەکەم. وەڵا کاکە پرسیاری چی فەرموو؟ وڵات تو بەرپرسەکی باڵای ئەو وڵاتەی ماوەیەک بەرپرسی بەڕوو بەحر بووی. ببوورە کاکە بۆ ڕێقای سوعفی نەمبوویە ببوورە بەخێر. نا لۆ دەڕۆی کاک دکتۆر وەرە مەڕۆ وەرە بابا کو دەکرێتی کو بتانگری نەنگۆ بەس بەم بڵێ. عەیبە وەڵا دکتۆر وەڵا شەرمە. بەس پێم برێ خەڵک کۆنگۆ بگریتن هەزار تاوان تا کردیە. بەڵێ کاک هەمە پرسیارێکمان هەبوو. باشی برا پرسیارێکمان هەبوو. بناوم قادرە. کاک هەمە بتخوا و پرسیارە یعنی کۆنگرە بۆ خۆت دەزانێت تو دەمەکە لە ناو کۆنگرەدای کۆنگرەوات واتە نوێ بوونەوە و پێشکەوت و خوازی گۆڕانکاری کەچی ئەنی سیر دەکەی حەوت کەسی بنەماڵی دەرەجە یەک و دوو تو کەتە ناو سەرکردایەتی. باشە کۆمنتار چی لەسە هەندێ؟ حزبێکی ئیشتراکی و ها؟ کاک سالارە و کاتت باش. دیندار چۆنی؟ باش کاک دیدار؟ کاک دیندار چۆنی؟ کاکە کوی کاک دیندار؟ کاک دیندار؟ کاک دیندار؟ ئەلۆ برا کاکە چۆنی کاک دیندار؟ ئەی کاکە جێت لێمانە لۆ جوابمان نادەیەوە. کاک دیندار کاکە پرسیارێکمان هەیە لێت. کاک دیندار کاکە چۆن دەکرێت کەسەشی بەرپرس ئاوا تەعامل بکاتن؟ کاک دیندار هەلۆ کاکە جێت لێمانە. کاک دیندار کاک ڕەحیم چۆنی؟ جەنابەت کێی؟ ببوورە. کاکە من ناوم قادر نادرە کاک ڕەحیم بە هیوام پرسیارێکم هەیە جوابم دەیەوە دوای ئەوە گفتوگۆ دەکەین. کاک ڕەحیم ئەلۆ کاکە تەلەفۆنی منت لە چۆ وەرگرتۆ برا؟ کورە برا تو کابراایکی پۆپولاری دیاری خۆ بەنهێنینی تۆ لە کەناڵەکی گەورە ئیش دەکەی بە قوربان. الحەمدولله تەمش میدیاکاری گەورەی پارتیە لە چێ لە پایتەخت قاپاتی کرد. خوا شەرم نییە. کاک عەلی چۆنی؟ سپاس مەمنونم. باش کاک عەلی؟ کاک عەلی وادارم قەپات نەکەی عەیبە تو ئەندامی سەرکردایەتی قەپات بکەیت. مەترسە بەس تخوا مەترسە کورە عەیبە عەیبە وەکو پیاو پیاو نەجوێم بدا ئەدەبت هەبی ڕاوەستە قەپات مەکە. چۆنی؟ ئەلۆ کاک کاوە باش کاک کاوە؟ باشی وەزت کووە؟ منداڵەکان چۆنن؟
باشی گیان وەڵا باشم مامۆستا ئەتوو سەرۆکیشتی زانانی ئەرێەوە بوو چۆ هاتیتەوە تخوا بەس قەپات مەکە عیبە کاگەنۆر چۆنی سلااو کاگەنۆر ئێستا چۆنی بەڵێ باشی مامۆستا باشی برای بەڕێزم وەخت تێ 5-6 دقە سپاس ئەلو ئەلێم کات تێ 5-6 دقە قسە بکەین بەڵێ براک مامۆستا من ڕۆژنامە نووسکم چالاکوانە چشم تابعی زۆر شت دەکەم مێشێک لەوانە بەڕێستە هەندە پرسیارمان ڕۆژنامە نووسم لە وڵاتی سویدم ئەندە پرسیارمان هەیە ڕۆژنامە نووسی لە وڵاتی سویدی بەڵێ لەسەر چی براکەم وەڵای لەسەر ئەو لێدوان لەسەر چی لە چ بارەیەکەوە وەڵای ئێستا لەگە پرسیارەکانت لێ دەکەم ئەگەر پێت خۆشە شتی ئەو لێدوان و شتانەی بەڕێزت کە داوتە کاکە گیان دەتوانیت بەنامە بۆ بنێرە سێریکی یەکەم دوای ئینشاءڵڵا بەس مامۆستا فەرقی چییە نامە وەخت زۆر دەبا بەڵێ ئەلو مامۆستا کاکە گیان لە مەجلیسم بەس وەختەشکە لۆت دەکەمەوە با کاتێک دەستنیشان بکەین کاکە گیان ئەگەر دەتەوێت پرسیارەکە ئەلو پرسیارەکان بنێرە براکەم پرسیارەکان بنێرە مامۆستام پێم گوتی مەجال تێ وتت چکۆ دەنگەکە تەزیلە وتت ئێستا سەیرە دەڵێی مەجالم نییە خۆ تۆ جاسوسیم لەسەر ناکەی دەنگەکە تەزیلە چییە کە پرسیارت هەیە وەکو پیا و پرسیارت کە جوابت دەدەمەوە باشە منش دەمێ پرسیار بکەم بەس ئیزنت لە من وەرگرتووە تا دەنگم تەزیلکەی برا ڕۆژنامە ئیزنت لە من وەرگرتووە تا دەنگم تەزیلکەی بەس ڕۆژنامە نووسوایە لە بدایەتەوە دەست بە دەنگ تەزیل نابێت چەتە بێ کاکە نابێت ڕێگر بێت کورە مامۆستا قسەک ڕێز بگرە چاوەکەم تۆ بەتە من تۆ پرسیارت نا هەرمێ مامۆستا هەرمێ عیبە کاکە چۆنی ئەلۆ باشی برا ساعتی چۆنی کاکە سپاسم قوربان قایم قامی ڕانیەی وەنیە ئێلۆلۆ بابەلۆ ئەی هاوار بابە کورە مەسوول کو دەبێنە بترسێن ئەوەی جێبیست بوون ئەوە بەشە شکەمە لە سەدان لەو پەیوەندی تەلەفۆنانەی کە ئێمە لە دیسێمبەری مانچ 2020 کە سەرفەتاحەکەی لەگەر هەردوو بەڕێوەبەری ئاسایشی هەولێر و گشتی پارتی ئەمیت تارق و ئەوە سمەدەرگوشی دەستی پێکرد دەران لەو ڕۆژۆم دەستم پێکردێت تا ئێستا ئیتر بەرزی و نزمی زۆر هەبووە بووتە هەموو میدیای خەواڵی هەموو میدیای کوردی بابەتی ڕۆژەف هەبووە بە یەک ڤیدیۆ زیاتر لە 3 ملیۆن کەس تەماشای کردیەوە تایبەتی ئەوانەی ئومێد خۆشناوی بەچەندی ئومێد زۆر بە ئاکتیڤی ئومێد ئاری هەرسین ئەوانە زۆر بەهەرحاڵ تەئسیری خۆی ئەنگۆ بە خۆتان ناوشەقام و خەڵک من بۆ خۆم 23 ساڵ لە وڵاتم 21 ساڵ بە سەدان خۆپیشاندانم کردیا بە سەدا زیاتر لە 150 دیدارم لەگە پەرلەمانتار و وەزارەتی دەرەوە کردیا بڕوا بکەن بە ئاسی ئەو تەلەفۆنانە کاریگەری لەسەر ترس و دەڵ و دەرونی پرسەکان دروست نەکردیا تەلەفۆن ئەو تەلەفۆنانەی ئێمە دەیکەین شێوەیەکە تێکەڵکێشەم 100 بارەی بکەمەوە هەر یەکێک دێم زایادە بەسەر ئێمە دەکا و خۆم کاچ خۆم ئەمە باش دەزان خەباتی ڕۆژنامەگەری سەرف چۆنە بەس مۆدیری کەش هاتە ناوێ کە منەوە دەڵێم هەمووانەی لە سویدن باسایی ئۆپدرا گرانسکین بکەن کە لە فاکتە لە کەناڵی 4 ئۆپدرا گرانسکین کەناڵی 1 بزان هەروە ڕاست دەستنە ژۆرێ دەرکەی دائیرەکەی دەدەن تەلەفۆن نەبەر پرسەکەی دەکەن تەزیل دەکەن باشە بۆ ئەوەی ما ئەو هەموو ئەو شێڕوویە لە سەد زادەی سەرۆک ئز بوو بەرپرسەکان دەگرن گەنج بەبێ هیچ سیفەتی ڕۆژنامەگەری هەبی بە کەیف خۆی پرسیاری لێ دەکا ئەی ئەو هەموو هێلکەوتەماتە لێدانەی لە بەرپرس دەدێ قابلە پێی دەرێ پرست پێ دەکەم بەخۆتبان خەڵکی سیاسی کە پلەیەکی وەگرت هیچ ژیانی ئاسایی نامێنێتەوە پریڤات نامێنێتەوە بە ماڵ و منداڵیش لەبەرەوەی هەمووی لە ئەنجامی ئەو پلەیەوە
دەبتە نموزەزێک و هەر خۆشەکی هەبی حتا لە مەطعەمەکانیشدا بنیشن جل و بەرگێکی بکەن ئەو بەرپرس دەبنە بەرەوەی گومان هەیە لە داهاتی میلەت دەدەزن بەهەرحاڵ بێنە سەر ئەوە ئەو شێوە تەلەفۆنە شێوەیە کە تێکەڵچێش خەباتی جەماوەری مەدەنیمان کردیە چۆن دەکەوینە دوو بەرپرسەکان کە ئەوە ژێشێک لەو داهێنانە بوو لەگەڵ چەند برادێک دەستمان پێ کرد ئێستا خۆشبەختانە بەربڵاوە و شەقامان لە بەرپرس ئەوروپا کۆنتڕۆڵ کردیە ترس و دەرزەجیان هەیە هەرچی پلە و پۆستیان هەیە چ بە خەباتی شەقام چ بە خەباتی تەلەفۆن ئەو هەموو پۆستیان هەیە ئەو هەموو سەدان هەزار چەکدارەیان هەیە ئەو دەستگا ئەمنیە گەورە گەورن بەڵام زیڕە دەکەن لە هاتوو هاواری چالاگوانێک لە ئەوروپایان لە زەنجی تەلەفۆنێک بەبێ ئەوەی هیچ سوپامان هەبی بەبێ ئەوەی ملیاردێرمان بەبێ دەوڵەتێکی داژگەر لە پشتمان بی باش ئەوە شایستەی ڕێزەیان ئەوەتە کۆمەڵی خەڵک دەبینی و جێویست دەبم کاکە قەید ناکەکەم و کورتی ڕەخنەی هەیە زەربی سفر دەگەیان دەرێونی ئەی بە خۆت دەکەی با ئێمەش حەق خۆمانە پرسیارێک لەو خەڵکە بکەین کە ئەگەر هەر ئەوە بی تەواو کەم و کورتی هەیە کەس ناتوانین هیچ شتێک نییە ئەوە بی بەڵام ئەو جوم جوڵانی ئێمە شێوەیەکە لە دادگایی بەرپرس شێوەیەکە لە ڕسواکردنیان بە قەشمەری هەیبەتیان دەشێنین ئەوروپا و کوردستان لە ئەوروپا شەقام لە کوردستان تەلەفۆنەکە بە تەلەفۆن زیڕەمان لە بەرپرسێنا و کەمنەوە دەڵێ من بەرپرس من ئەزانم سیرۆکێک لە بۆم باز دەکرێتەوە بە خۆشتان دەبین کو لە ترسانێک سەرزەنگەکانەوە دەکەن بەڵام کاچی خۆ بە ڕۆشن بیر و یان گروپ و خەڵکی کە ئەی جەنابەت لەو ئەوروپا و کوردستانە بەروبوومت لەکوێدایە خۆش هاوڕێنێکێک ڕەخنە دێ بگرەیەکێک قسە بکە کە بەروبوومە چێبی کاکە ئەو گۆڕەپانە ئەوەندە گەورەیە ئەوەندە گەورەیە شوێنی ملیۆن قادر نادری دەبتەوە نەکەر یەک کەس 1 ملیۆن کەس کارەساتی ئێستای زۆربەی خەڵک ئەوەیە بەس بۆڵە بۆڵی دێ بەڵام بەخۆی ئامادە نیە نیم سەعات دەسە کاتش دەسە شەقامەگراوەچی بڕوا بکە جارێک لەیەکێک لەو ڕۆشنبیرانەی کورد وتم دەیان ساڵە لە ئەوروپای نە جوێنێک بەدایک خوشکدرایە نە سەعاتێک لەبەر ئەو سەرما و گەرمای ڕاوەستای نە دوو فلست سەرف کردی لە خەباتە چیدا کەچی دێن بە هیچ قایل نێ حەق خۆمانە ئێمەش ئەو گلەیانە بکەین من ئەوە شێوەیەکە لە خەبات شێوەیەکە لە ڕسواکردنیە شێوەیەکە لە دادگاییکردنیە شێوەیەکە لە ئەوەی کە لە کوردستان هەموو خۆیان پێ خوددایەکە فیرعەونەکە ئێمە دایانکەینە مریشی فر و مریشی مەسلعە باش ئەو شێوازەکە بەبێ هیچ ئەوەی هەزاران ئەندامت هەبی میتۆدەکە گرتمانە بەر ئەوەی ڕەخنەی هەیە حەقە چڕاوای خۆیتی بەڵام یعنی شەتبکردن خراپە بەڵام ئەوانی شەتب دەکەم بفەرمون کاچ خۆم ئەو مەیدانە زۆر گەورەیە قسە مەکە ڕەخنە مەگرا وەرە بە خۆت وەرە داهێنانێک بکات جوو ئەوەیەک بکە بەهەرحاڵ ئێمە بەو خەواتە ئەوە دەبینن بەشێکی لەو تۆژمە ڕەخنەگرە ناڕەزایەتیە نەک دەسەڵات بەرپرسی ئۆپۆزیسیۆنەکانیش دەترسن لەبەر ئەوەی ئەو ڕەخنانەی ئێمە دەیگرین زۆر شتە لەو ڕەخنانەی بەر میدیاکان دەیگرن میدیای کوردی لە کوردستان ئەزانێ یاسا هەیە لە سنوورشی دیاریکراو تێپەڕی دەگیرێ دەدرێتە دادگا یان بەرپرسەکە نایەتەوە بەرنامەکەی بەڵام ئێمە هەولێر گوتنی لە پڕێک زرمەی لێوە دەینین کە ئەوی تەوقعی نەکردیە بۆ هەموو زیگڕە دەکەن لە تەلەفۆنەکە کاتێکی خۆش